منی فرۆشیار بۆ پارێزگاری لە سەرمایەکەی خۆمان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی مامناوەند بۆ دەرهێنانەوەی کرەی خۆم و شاگرد و شوێنی کارەکەم ئەبێ بە ئاستێک بێ کە ساڵانە من گەشەیەک بکەم بەڵام نەک ئەوەی کە بەرامبەرەکانم بخنچێنم کە وەکو ئێستا بەداخەوە چاوچنۆکی و گرانفرۆشی دیاردەیەکی پڕمەترسیە. مامۆستا زۆر بە کورتی نمونەیە گەجەرمەوە خوا نەخواست بۆ خۆپەسەندینی ئەم نمونەیە، بەڵام ئێمە زۆر جار لە ئێوە بیستومانە لە فەرمودەکان هەیە سەحابە لە کاتی جەنگ و غەزاکانە برینار بوون، قومە ئاوێک خورمایەک هەژنۆ سەحابی جەڕاوێنە ئەو توێتی بێ بوو ئەو توێتی بێ بوو تەمەنە ئەبێ ئەمانە هەروەک چیرۆک نەبن، کاریگەری هەبێ لەسەر ژیانی خۆمان. من هەر بە کورتی سەرەتا تازە سێ چوار ڕۆژ بۆم قەیرانی غازە دروست بوو من بڵی غازی ماڵەکەی خۆمان ئەوی سەر تەباخی چێژ لە نانەکە تازە گۆڕی بووم، بڵی یەکەم بوو کە بەتاڵ بوو. دراوسێکەمان غاز فرۆشە لێم پرسی لە تەراوی هاتمەوە وتم غازەیە، وتی وەڵا کەم بۆ تۆ بەس هەیە لە خزمەتام. وتم خەڵک زەڕورە زۆر، وتی ئەرەوەڵا. وتم من نامێ خوا گەورەی ئەمی من بەشی مانگە هەرەکە، خوا گەورەی تا مانگێکی بزین چێ بێ وڵی مامۆستا بە بێ یعنی هیچ شتێک ئەلم شانەیە لە دەرگادرا چوم سێرەکەم غاز فرۆشەکەی دراوسێمانە بە سارەکەی لە کارگە غازی وەرگرتە بوو، وتی کاکدانا ئەگە غازەکەت ماوە بێنە باپی گۆڕی، ینی ئەگە تو واز بێنە لەوە بە ئەم دراوسەیەکی کەت کەسێکی ترکە محتاجە وەریگرێ تۆش خێر دەگا و خۆی گەورە دەروش لە تۆ کاتەوە ئەم بەها ئەخلاقیە کە ئێمە پێویستمان پێەتی لە ڕاستیە. ئێمە لە بەکاربردنە، لە خەرجکردنە، لە پەیاکردنە، لە بەخشینە پێویستمان بە بەها ئیسلامی و ئینسانی و ئەخلاقیەکانە. ئەمڕۆ ئەوەی کە قەیرانی ئینسان بوونە، شەڕ و ماڵوێرانی خۆی لە خودی قەیرانی ئینسان بوون و چاوچنۆکیەوە سەرچاواگرێت.